دەستان خۆش بێت. زۆر سپاس بەجاجەوەرتانەگرم لەسەر گرنگشی کتێب وڵایتر من لە حضوری سەرەتا جەنابی سێمە خزمەتی زۆر لە خزمەت. باشی. السلام عليكم مامۆستای خۆشەویست. السلام ورحمة الله. چۆن یا حاڵ خێر بێ تەندروستیت باشە؟ الحمد لله الحمد لله. باش بێت. ئوستاز ئەم جۆرە پێشانگانە تا چەند گرنگن و تا چەند دڵخۆشی بۆ یکە ساڵانەکان پێشانگرێتەوە خەڵکێکی زۆر زۆر لەم پێشانگانە ئەکەن وەویشم پێ بڵێت بەڕێزشت لەگەڵ خوێنەوەیە پەیوەندیکی تونند و تۆڵ و هەیە و کاتەکانە زۆربەی بخوێنەوە بەسەرەبەی بۆ چی؟ پێش هەموو شتێ ئەم پێشانگایانە ئەگەر محاولەکردن بێ بۆ زیادکردنی معریفەی خەڵک شتێکی باشە. چکە بەڕاستی و کۆمەلگایی کە خوێنێتەوە کۆمەلگایەکی ڕۆشنبیرە کۆمەلگایەکی تێگەیشتووە تۆ وەکو تاک ئێستا حالیان هەر مشکلەیەکی ژیانە هەبێ لێرا کتێبێکە دەسەکەوێت لەسەری یعنی بینی ژن و مێردە کتێبە دەسەکەوێت مناڵ پەروەردەکردنە کتێبە دەسەکەوێت کەسابەت و تیجارەتە کتێبە دەسەکەوێت بۆیە ئەمە شتێکی زۆر باشە. عقل فراوانەکە بینایی دەکاتەوە تۆ توانی باشتر شتەکان ببینی وازەحتر لی تێبگەی و هەنگاوی باش بنیت و لەو بواری خۆتا مشکلەکەت حلکەیت و بەرەو پێشەوە بڕۆی. بەڵام ئەگەر مەبەستی تیجارەت بێ و سەردانی کەرەکانیش کە دێن مەبەستیان لی سناپ و ڕەسەمگرتنی بەخوا باش نییە شتێکی خراپە. نرخەکان ڕازیت وڵی نرخ گرانە ئەمزانام جێگاکانیان گرانە ئەم جێگانی پیانە درێگرانەوە دارەکانیش خۆیان